کە ئەڵێن ڕەوانگە من یەکسەر بیری ڕێکخراوێکم ئەکرێتەوە کە زۆر بە جددی ئیشەکات کە هەر لە یەکەم هەنگاوی ئیشی باشی کردووە و پەنجەمۆری دیارە لە هەموو شوێنێک کە گەنج ئەبینیت ئەزانی ڕەوانگە چی کردو بۆیان هەتا ئێستا کە لە ئاستەنگێکا بیتن و ئەتەوێت زوو بە پەلەپەل ئیشێک چارەسەر بکەیت بەنابێ بۆ ڕەوانگە. سپاس. پیرۆزبایی ساڵیادی دامەزراندن لە دەستگای ڕوانگە دەکەم و هیوادارم هەموو کات بەردەوام بن لە بەخشش و داهێنان و هیوای سەرکەوتنی بەردەوامیان بۆ دەخوازم. When I think about the name Rwanga, I think about young people and I think about a dynamic organization that tries to work with young people. دەستگای ڕوانگەیەکێکە لەو دەستگایانەی کە لە هەر شار و شارۆچکەی کوردستان کە ئەڕۆی ئۆفیسێک، کارمەندێک، ستافێک، گروپێک، تیمێکی دەستگای ڕوانگە ئەبینی کە سەرتاسەری لە هەموو کوردستاندا کارەکەن. ئەمەش ڕەنگدانەوەی ئەو تێڕوانینەیە کە دەستگاکە هێتی بۆ خزمەتکردنێکی بێ چاوپۆشی لە هیچ باگراوندێک تەنها لە بەربەرژەوەندی کوردستان و خەڵکی کورد. دەستخۆشی لە دەستگای ڕوانگە دەکەم و پیرۆزبای 10 ساڵە لە دەستگای ڕوانگە دەکەم. 10 ساڵ لە خزمەت و کاری جوان و نایاب کە کراوە لە ناو هەرێمی کوردستان و لە سەرانسەری عێراق و لە جیهان و ئێمە وەکو کۆڕەک زۆر خۆشحاڵین، شانازی دەکەین کە لە چەند لەو پرۆژانە هاوبەش بووین لەگەڵ ڕوانگە و بە هیوای 10 ساڵ سەرکەوتنی زیاتر 10 ساڵی تریش بەردەوام بوون. پێشتن ساڵێک لە خەڵاتەکانی ڕوانگە براوە بووم و هەلی کاری زۆرتر بۆ من کردەوە. ئێستاش کۆمپانیای خۆمدانەوە بە ناوی ڕێبگا کە ئەگەر ئەو نەمدەتوانین کۆنێکشن هەیە دروستی کەم بەواستەی وانەوە سەپۆرتێکی زۆر باشکراین لەو ڕۆوە. زۆر سپاسیان دەکەم. لە دوای ئەوەی کە بوومە براوی خەڵاتی ڕوانگە تاوەکو ئێستا لەگەڵ ئەو دەستگایە کۆنتاکتمان هەیە و گرنگیمان پێدەدات و هەردەم لە دوای ئەوەیە کە بتوانە گەنجەکان ئەو زە شاراوەی هەیەە بەگەڕی بخەن و ببنە خاوەنی ئەو خەونانی کە هەیەە. خۆشحاڵم بۆی کە دامەزراوەیەکی وەکو ڕوانگە هەیە لە کوردستان و عێراق لە بەرەوەی کە لە ئێستا و 10 ساڵی ڕابردوو توانیوەتی گۆڕانکاریی زۆر جدی بکە لە بیر و هۆشی گەنجە لە وڵاتەیە و من دایمە گەشتبین بووم لەوەی کە ڕوانگە کاتێک کە دەستی خستۆتە سەر خاڵێک توانیوەتی ئەو خاڵە بتوانێت بکە بە بازنەیەکی گەورە کە ئەوەی کە پێویست بێت لە هەرێمی کوردستان و لە عێراق بتوانێت جێبەجێ بکە. من زۆر شانازی بۆ دەکەم کە چەند ساڵ لە ڕوانگە بوومە و ئێستاش کە لە دەرەوە بەڕاستی زۆر دڵم بۆ خۆشە. ڕوانگە یەک شتی هەیە کە بەڕاستی لە هیچ شوێنەشکە نەمدیتوە، ئەوەیە کە لەگەڵ سەردەمەکە بە تەواوی خۆی دەگونجێنێت کە دەبێت مەسەلەن پێویستە مەسەلەن کار لەسەر هەلی کار بکرێت، کار لەسەر هەلی کار دەکات. ئێستا بۆ نمونە سەردەمی تەکنۆلۆژیایە شانگای هایتێکس ئیدی دەستان خۆشە بەڕاستی. تەوقعاتی ئێمە زۆرە لە ئێوە و ئیشەکانی ئێوەش بەڕاستی هەموو کاتێک لەسەروی تەوقعاتی مە بووە. دەمێنەوە دەستگای ڕوانگە تێتە گوهێمە ئێکسەر دوو تشتت هێنا بیرەمە، یا یەکێ گەنج یا دوێ ئەنەرژی. چەند ساڵت بوریدا ڕوانگە شیایە ببیتە جەهێک بۆ خڕڤەبوونا شیانên here başên genca da ku pêk ve wekû êk tîm kar bikin xizmetekê pêşkêşî komelgehê bikin. Li ڕوانگە xemxorî ji biryara tête wergirtin da ku derencam bibîte serkeftin. Salvegera ڕوانگە pîroz bît û daxwaza serkeftinê bû edxwazim.